ناڕەزایەتی و هۆشداری نامەیەک لە مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی گەرمیانەوە ئەمڕۆ بە جارێکی تر کۆبووینەتەوە تاوەکو و ناڕەزایەتی توندی خۆمان بەرامبەر بە دواکەوتنی دابشکردنی موچەی فەرمانبەران دەرببڕین. لێرەین بۆ ئەوەی قسە و باسی پاشەکەوتکردنی موچەی مانگی کانونی یەکەمی ئەم ساڵ بە توندی ڕەت بکەینەوە، بەڵێ ئێمە لێرەین تا بە هەموو لایەکی ڕابگەێنین گەڕانەوە بۆ سەردەمی پاشەکەوتی موچە و بڕین و دواکەوتنی دابشکردنی موچە قبول ناکەین. هاتوین لێرەوە هەموو لایەک ئاگادار بکەینەوە ئیدی تەحملی قبولکردنی ئەو هەموو نادادی و زوڵم و زۆرە بەردەوام و یەک لە دوایەکەمان پێ ناکرێت کە هەمویان ئەنجامی شکستی دەسەڵاتن و هەر جارە و بەناو و پاساوێک بەسەر موچە خۆران تاقی دەکەنەوە و سبەی نێمان لە ئەمڕۆمان خراپتر دەکەن. ئێمە هۆشداری بە حکوومەت و حزبەکانی دەسەڵات دەدەین جارێکی تر لەژێر هیچ ناونیشان و پاساوێک بە دواکەوتن و پاشەکەوت و لێبڕینی لە موچەکانمان رازی نابین. دەبێت حکوومەت بەرپرسیارەتی یاسایی و ئەخلاقی بەرامبەر بە موچەخۆران بەجێبێنێت و هەرسی ڕۆژە و موچە بەبێ هیچ دەست بۆ بردنێک دابش بکات. بە هیچ شێوەیەک ناکرێت موچە و قوتی خەڵکی کوردستان بکرێت بە کەرەستەیەکی سیاسی و هاوڵاتی ئاسایی تاماوە باجی پابەت نەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بە یەک تێگەیشتن و ڕێکەوتنەمەکانی پەیوەست بە پشکی کوردستان لە بودجەی گشتی عێراق بدات. ئێمە داوا دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارەتی خۆی لە ڕێکەوتنەکان لەگەڵ حکوومەتی عێراقی جێبەجێ بکات، چاکسازی لە داهاتی ناوخۆ خاڵە سنووریەکان و نەوت ئەنجام بدات و جارێکی تر موچە خۆران کە چەندین ساڵە باجی سەختی بێبەرنامەی و بێپلانی و بێ دەربەستی حکوومەت دەدەن نەکرێنەوە بە قوربانی. هەروەها داوا لە حکوومەت دەکەین لە زووترین کاتدا لە ڕێگەی میکانیزمێکی گونجاوەوە پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی شارستانی دەست پێ بکاتەوە بە پێچەوانەوە هەڵوێستمان دەبێت و بێدەنگ نابین.